برادری نوێمان پەیدا کرد و ئاوا تێکەڵ بە یەکتری بووین برام هەتا گەیشتمەوەی بچمە ماڵیان ئەوە خەتەر بوو لێرەوە بەحسی ناکەم کە چوومە ژنێف گەڕام بزانمە و جەریدەیە مهمە چییە لە چێندەرە کە دیتمەوە دیتم کچێکی قوڵە ڕەش مەسئولی ئەو بەشەیە جوانیش نەبوو بە زۆردە وردە خۆم لەگەڵی کردە برادر داوەتیم کرد چوینە شانۆگەریەک پێکەوە باس شانۆگەریەکەمان کرد خۆشە و نییە بوومە برادەری وەرحاصل گەیشتە ئەوەی بچینە دیسکۆ و میسکۆوانە شەرابم لەگەڵی خواردەوە و جۆمان لە مۆسیقای ئیسپانی گرت و پێکەنین و برادری نوێمان پەیدا کرد و ئاوا تێکەڵ بە یەکتری بووین برام هەتا گەیشتمەوەی بچمە ماڵیان ئەوە خەتەر بوو لێرەوە بەحسی ناکەم بەڵام داوام لێ کرد گوتم ئەو جەریدەیەم دەوێ ببووە ئەوە گەرفرێندم جەریدەکە میلیۆنە ئەسلەکە دەبینم چەندە 5 نوسخە لە یەک عەدەدی هەیە ژمارە 8 بوو وابزانم ئەخسێ ژمارەم پەیدا کرد یەک دووەک لە پاریس یەکێکیش لە ژنێف هەبوو ئەوەی کە گوتم